جوتیارێکی کورد لە سنووری پردێ ماوەی 14 ڕۆژە ڕفێنراوە ئەمڕۆ ئازاد کراوە. ئەم جوتیارە لە 2 حەوت لەلایەن کۆمەڵە چەکدارەوە لە یەکێک لە گوندەکانی پردێ ڕفێنراوە. کەس نەیزانیوە کێ ڕفاندرێتی و ئەو چەکدارانە بۆ کوێیان بردووە. بەڵامی تر هەر ئەو کاتیش 1964 یعنی قسەی لەگەڵ خانەوادەکەی کردبوو کە ئەمە جوتیارە و کوڕێکی تەمەن 40 ساڵانە ڕۆژانە لەسەر ئەرزوو ئاوی خۆی خەریکی فەلاحەت بووە، بەڵام لەلایەن کۆمەڵە چەکدار و ڕفێنراوە. دوای 14 ڕۆژ بێسۆراغبوونی دوێنێ یعنی تر بوا بزانم بڕیاری ئەویان دابوو ئازادی بکەن، ئەم بەیانێ بە چاوبەسراوی بردبوویان لە دەشتێکە فڕیان دابوو. جا چەکدارەکان چاکەیەکیان لەگەڵا کردبوو، موبایلێکی کۆنی خۆیانیان پێدا بوو، وتبوویان ئەگەر لەوێ فڕێماندای تەلەفۆن کە بۆ کە سوکارت بابێن بتبنەوە. بەو موبایلە تەلەفۆنی کرۆ بۆ کە سوکاری و بەیانی چوونەتە سەرسەری لە شوێنێکا بە چاوبەسراوی بە دەست و پێبەسراوی فڕێدراوە و هێنایانەتەوە بۆ ماڵەوە. جاری یەکەم نییە ئەمە لە منتیقەی پردێ و گوندەکانی دەوروبەری ئاوا جوتیار بڕفێنرێ. جوتیاری تریش لە ماوەکانی ڕابردوودا ئاوا فرێنراوە چەند ڕۆژ لایە و چەکدارانە بۆ دواتر لە بەرامبەر پارەدا گەڕێنراونەتەوە. ئەمە حاڵی جوتیارانی سەرگەڕان هەر باس ناکەمە ڕۆژە و کێشەیەکیان تێ بەردەدەن. هیوادارین هەر کوردێک لە هەر کوێیەکی ئەم عێراقە دەژی بە ئاسوودەیی بژی بتوانێ ئیش و کاری خۆی بەباشی ڕای بکات و ژیانی هەمووی بەرەو بەختەوەری بڕوات.